بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. لتفسير سورة النجم باجتناءات سويك. آتي سويك ده فرمت ولله ما في السماوات وما في الأرض. ولله إخوايا ما في السماوات وما في الأرض، أوي هي لآسمان كانوا وأوشي كلنا وزويداه. ولله إخوايا ملك إخوايا خوا خاونيتي هرسي لآسمان كان داهيو وهروها هرسي لزويج داهي. واضحة؟ أو جار أي بود درستي كردون خوا گومانی تێدا نییە. تەبەن ئەوەی لە ئاسمانەکان و لە زەویدا هەبێ خوا بۆ چێ دروستی کردووە؟ بۆ مرۆڤ، لە خزمەتی مرۆڤدا دروستی کردووە. مرۆڤەکانیش خوای گەورە لیەجزیە الەذینە بۆ ئەوەی سزا بدا خوا ئەوانەی ئەساءوا کە خراپەکاریان کردووە بیما عەمیلوا بەپێی ئەو کار و کردەوە خراپانەی کە ئەنجامیان داوە. لیەجزیە بۆ ئەوەی سزا بدات خوا کێ سزا بدا؟ الەذینە ئەو کەسانەی ئەساءوا خراپەکاریان کردووە لە زەویدا. چەندیان سزا بدا؟ بیما عەمیلوا بەقەت ئەوەی کە کردویانە، بەپێی ئەو کار و کردەوە خراپانەی کە کردویانە. ئەوە یەک لە حیکمەتەکانی طبعاً ئەوە کە خوا ئەوەی لە زەوی و ئاسماندا هەیە خزمەتی خزمەتی بەشەر. وەیەجزیە الەذینە و بۆ ئەوی پاداشتیش بداتەوە. وەیەجزیە الەذینە و پاداشتیش دەداتەوە بۆ ئەوەی پاداشتیش بداتەوە بە الەذینە بەو کەسانەی ئەحسەنوا کە چاکەکاریان کردووە بالحوسنا بە شوێنە هەرە باشەکە، بە شوێنە هەرە خۆشەکە کە بەهەشت. واضحە؟ بەڵێ بۆ ئەوەی پاداش بداتەوە ئەوانەی کە چاکەکاریان کردووە بالحوسنا بە شوێنە هەرە باشەکە، بە شوێنە هەرە چاکەکە مەبەست لێی بەهەشتە. کە پاداشتی ئینسانی ئیماندار طبعاً هیچ شتێک نییە جگە لە بەهەشتە. ئەگەر خوا لە بەرامبەر چاکەدا چاکەش لەگەڵ بکاتەوە لە جیاتی قیامەتێ نییە. خوای گەورە لە قیامەتێ ئەجرەکەت هەر بۆ دەنووسێ، هەر وەکو چۆن خەڵکی بێباوەڕ ئەگەر لە دنیادا سزا بدرێ سزاکەی تەنها دنیاییە، سزای قیامەتی هەر لەسەر دەمێنێ. ئینسانێکی ئیمانداریش جاری وایە کەسێکی باشە چاکە خێرکەرە خوا لە دنیادا نیعمەتی لەگەڵ دەکا، بەڵام ئەو نیعمەتانە مادام کردەوەکەی لەبەر خوا کردووە تەنها نیعمەتێکی دنیاین، لە جیاتی نیعمەتە هەرە گەورەکە و شوێنە هەرە گەورەکە نین کە بەهەشت. واضحة؟ ولله إخوايا ما في السماوات وما في الأرض همو أوشتاني كلا آسمان كان داهنو وهمو أوشتانشي كلا زويدان. همو أوشتاني لآسمان كانوا همو أوشتاني كلا زويدان أخوا بوشي درستي كردون طبعا بو مروفش ليجزي الذين أساءوا بوي سزاب دات خوا أو كساني كخرابكاريان كردوا بما عملوا بەهۆی ئەو خراپانەی کە کردویانە یان بە ئەندازەی ئەو خراپانەی کە کردویانە. وەیەجزیە الەذینە و پاداشتیش دەداتەوە خوا بۆ ئەوەی پاداشتیش بداتەوە خوا بەو کەسانەی کە چاکەکاریان کردووە بالحوسنە بە شوێنە هەرە جوانەکە، بە شوێنە هەرە خۆشەکە کە بریتیە لە بەهەشت. چێن ئەو کەسانەی کە پاداشتی چاکەکانیان بە بەهەشت وەردەگرنەوە و خوا بە بەهەشت پاداشتیان دەداتەوە؟ ئەو جۆرە کەسانە الەذینە ئەو کەسانەی یەجتەنیبوونە خۆیان بە دوور دەگرن لە کەبائیڕ الئیثمی ئەوانەی کە گەورەن لە گوناهەکان، گوناهە گەورەکان ناکەن. طبعاً خوا ناڵێ گوناهی مەکە. الەذینە ئەو کەسانن یەجتەنیبوونە خۆیان بە دوور دەگرن، خۆیان دوور دەخەنەوە لە کەبائیر ئەوانەی کە زۆر گەورەنە لە چی؟ الئثم لگناه. ئەوە یەک. دوو والفەواحش و هەروە خۆیان بە دوور دەگرن لە هەموو کارێکی ناشرین و قێزەون بە تایبەت زینا و
و ئەو شتانەی کە پەیوەندیان بە لایەنی جنس و پاراستنی داوێنەوە هەیە. ئیلە اللەمەم، تەنها خۆیان پێناپارێزرێت لە گوناها بچووکەکان. ئیلە اللەمەم، تەنها لە گوناها بچووکەکان دەبێ. یعنی ئەگەر کەسەکە خۆی لە کەبائیر و گوناها گەورەکان پاراست، ئەگەر تووشی گوناها گچکەکانیش ببێت، طبعاً گوناها گچکەکان ئەگەری لێخۆشبوون و ڕەحمی خوا لە بەرامبەریدا زۆر زۆرە، تەنانەت ئەگەر کەسەکە تەوبەشی لێ نەکرد بێت و لێشی پەشیمان نەبوو بێتەوە، دەگونجێ خوای گەورە لێی خۆش بێت. واضحە؟ إن ربك بێگومان پەروەردگاری تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم واسع المغفرة، واسع فراوانە لێ خۆشبوونەکەی، واسع المغفرة زۆر فراوانە لێ خۆشبوونەکەی. لێ خۆشبوونەکەی بەشی هەموو کەسێک دەکات ئەگەر کەسەکان هەمویان تاوانباریش بن و هەمووشیان تاوانی گەورەیان کرد بێت. تەوان خوا ئەگەر لێشیان خۆش بێ هیچ لە خوایەتی خوا کەم ناکە. ئەوجار هووە خوا ئەعلەم بکم، زاناترە بە ئێوە. هووە ئەعلەم بکم، خوا زاناترە بە ئێوە. وایە خوا زاناترە بە بارودۆخی ئێوە، بە حاڵی ئێوە. إذ أنشأكم من الأرض، کاتێک کە ئێوەی دروست کردووە و بڵاو کردوونەتەوە لە زەوی. إذ أنشأكم، کاتێک کە دروستی کردوون لە زەوی، یعنی هەر لەو کاتەیەوە کە بابە گەورەکە تانی هێناوەتە سەر زەوی، یان ئەو کاتێک کە قەراری دروستکردنی مرۆڤی داوە، لە مرۆڤەکە خۆشی چاکتر دەزانێت ئەو مرۆڤە چی بەسەر دێت و چی دەکات. وایە هەر کامێک لە ئێمە تەنها ئەو شتانە دەزانین کە کردومانن، وایە و زۆر جار ئەوەی کردوشمانە لە بیرمان نامێنێ، وایە بەڵام خوا نەک ڕابردوومان. وایە لەو ڕۆژەیەوە کە قەراری دروستکردنی داوین دەزانێت لە داهاتوودا هەر کامێک لە ئێمە چی دەکات. ئەوجار وإذ أنتم، وكاتك إيوة أجنة، أجنة يعني كوربلا بون في بطون أمهاتكم، لا سكي دايكتان ده. أو كاتش إيوة كوربلا بون لسكي دايكتان ده، بيج أوي هيج بكن، بيج أوي بين دنياي خوا دزاني لو دنياي ده سدكن، بلام إما آقامان لەخۆشمان نەبوو ئەو کاتێک کە لە سکی دایکماندا بووین و لە بیریشمان نییە و بە خەیاڵیشماندا نایەتەوە. وازەحە؟ بۆیە خوا دەفەرمێت، وازەحە، کەواتە ئینسان ئەگەر چاکەی کرد، کەسێکی هیدایەتدراو بوو، لەسەر ڕێگای ڕاست بوو، فەزڵەکە بۆ چێ دەگەڕێتەوە؟ بۆ خوا. هیدایەتی خوایە، تەوفیقی خوایە، یارمەتی خوایە کە تۆ خستوویەتێ، ئەتۆی خستۆتە سەر ڕێگا، وای کردووە واجباتەکان جێبەجێکەی، ئیش بۆ قیامەت و بە دوا ڕۆژ. وایە بۆی خوا دەفەرمێت فەلا تزەکوو ئەنفوسەکوم، خۆتان بە خاوێن و بە چاک هیچ کات پیشان مەدەن. فەلا تزەکوها، تەزکیەی نەفسی خۆتان مەکەن، بۆ خۆتان لە بەرامبەر خوا و لە بەرامبەر خەڵکیشدا خۆ بە چاک پیشان مەدەن، پاکانە بۆ خۆتان مەکەن، بەو معنای کە بە عیبادەت و خواپەرستی و چاکە و چاکە کاری خۆت سەرسام بی و پێت وابێت و لە خەڵکی چاکتری، چونکە ئەگەر چاکیش بی تەوفیق و یارمەتیەکەیکی خوایە، ئیتۆ نییە. ئەوجار هووە ئەعلەم، و هەر خوا زاناترە لە خۆشتان، ها بیمەن اتەقا، کەچێ خۆپارێزە. خۆپارێزی بەشە زۆرەکەی پەیوەندی بەکوێوەیە؟ بە دڵەوەی. پێغەمبەر فەرمووی ئەتەقوا هاهونا. طبعاً ئێمە ڕواڵەتەکەی دەبینین، وایە ئەگەر کەسێک نوێشکەر بێت، ڕۆژ و گر بێت، گوناهی گەورە نەکا، حرامخۆر نەبێت و داوێن پیس و پیاو کوژ نەبێت، ئێمە دەڵێن لە ڕواڵەتدا ئەو کەسە کەسێکی باشە. بەڵام بە چ دیارە ئەو باشیەی لەکن خوای وەرگیراوە؟ وایە بۆیە تەقوای حەقیقی بەشە زۆرەکەی پەیوەندی بە دڵ ئینسانەوە هەیە. ئەو پاڵنەرەی کە چاکەت پێ دەکات چییە؟ تەقوا. ئەگەر تەخوا و لە خواترسان بێت، ئەو جار متەقیتەوە. ئەو پاڵنەرەی کە
ڕێگای خراپەت لێ دەگرێت گەر ترسی خوا و ترسی جەهەنەم بێ و کاتی دەبیە متەقی. بۆیە تەقوا بە شکڵ نییە، بە شێوان نییە، بە ڕەفتاریش تەئسیری هەیە، بەڵام بەشە زۆرەکەی پەیوەندی بە دڵەوە هەیە. بۆیە ئینسان هیچ کات پێویستی بۆی نییە بۆ خوای بسەلمێنێ کە کەسێکی چاکی بۆ، چونکە خوا لە تۆ چاتر ئەتۆ دەناسێ وایە، و بۆ خەڵکیش هەر پێویست نییە بیسەلمێنی وەڵڵا بیللا تەڵڵا ئەوەم کرد و ئەوەی دەکەم و ئەوەندە چاکم و ئەوەندە باشم و ئەوەندە خۆپارێزم بۆ، چونکە خەڵک خۆ ئەگەر چاک بە هیچت بۆ ناکە، ئەگەر خراپیش بی خەڵک هەر ناتوانێت سزادا و پەڕی لە دنیا تۆزێک لەومەر دەکەن و سەرزەنشتت دەکەن. بۆیە چاکە و چاکەکاری پێویستی بە خۆ عەرزکردن و خۆ نەمایشکردن و وەک دەڵێ قەناعەتکردن نیە بە بەرامبەرت. جارێ ئەگەر بۆ خواتە خوا لە تۆ چاتر دەزانێت پێویست ناکە، و ئەگەر بۆ خەڵکیشتە دیسان خەڵک بە تۆ ڕازی ناکرێت چاک بی یا خەراب بی. وازحە؟ سەیری ئاەتەکەی کەنەوە الذین یەجتەنیبون. طبعا ئەو ئاەتە زۆر زۆر دڵخۆشکەرە ها. خوا نافەرمێ ئەوانەی دەستنە بەهەشتێ و بە بەهەشت پاداش دەدرێنەوە ئەو کەسانە کە هیچ خراپەیەکی ناکەن. دەفەرمێت تەنها ئەوانەی کە کەبائیر گوناها گەورەکان ناکەن، کە کەبائیر و گوناها گەورەکان ئەوانەی کە زۆر زۆر خەتەرن و ترس ناکەن، شیرکە کە لێ خۆشببوون نیە ئینسان ئەگەر بەو حاڵەی بمرێت و داوای لێ خۆشببوون نەکە، قەتڵ دیسان ئەگەر لە دنیادا حسابات و کتاباتت نەکرد بێ لە قیامەتێ طبعا ئاگری جەهەنەمی هەر لەسەر دەبینی، و هەروەها خواردنی ماڵی هەتی و سوێندی بە درۆ، سحر و جادو، ئەوانە گوناها زەق و گەورەکانن کە ئینسان ئەگەر ئیرادەی هەبێت ئاسان دەتوانێت خۆ لەوانە بپارێزی. واضحە؟ الذین یەجتەنیبون کەبائر الئیثم، ئەوانەی خۆیان بە دوور دەگرن لە گوناها گەورەکان. لە کوردیدا ئیثمەکەی بێنینە پێش کەبائیرەکەی جوانتر دەردەچێت، و هەروەها خۆ لە سیری کەش دەبێت بپارێزە ئینسانی ئیماندار. فەواحش داوێن پاکی بۆ ئینسانی ئیماندار زۆر زۆر زەڕوورە، داوێنی بپارێزێ لە بەرامبەر هەموو ئەو کەسانەی کە خوا لەسەرتی قەدەغە کردوون. ئیلە اللەمەم، تەنها ئەگەر کەسێک خۆی لە گوناها بچووکەکان پێ نەپارێزرا بێ، لەسەر گوناها بچووکەکان ئەگەری هەیە خوای گەورە لە ئینسانەکە خۆش بێت. جا لە مەسەلەی داوێن پێسیشدا کەبائیر، ئەوەی کە زۆر گەورەی و سزای دنیای و قیامەتی بە سەختی لەسەرە، مەسەلەی زینایە. ئەوەی دەبێتە زینا، مقدماتی زینا، پێشەکیەکانی زینە بێگومان ئەوانە لەمەمەکانن. ئەگەر کەسەکە فەرزەن حەز و ئارەزوو بەسەریدا زاڵ بوو و شەیطان فێڵی لێ کرد، کە ئەویش طبعا ئەسڵ ئەوەیە خوا دەفەرمێ وەلا تەقرەبو الزینا، نزیک مەکەوە، چونکە ئەگەر نزیک کەوتیەوە خۆپاراستن زەحمەتە. بەڵام ئەوەی کە پێی دەگوترێت زینا و دەبێتە زینا بێگومان ئەوان ئەوەیە پیا و ئافرەتەکە بە حرامی بە تەواوی بە یەکتری بگەن. چونکە حەدیثی صەحیحمان هەیە، طبعا کەس مەلایکەت نییە، هەر کەسێک بڵێ حەزم نییە، ئارەزوم نییە، یا مەیلم نییە، پیاو بڵێ مەیلم نییە بەلای ئافرەتیدا، ئافرەت بڵێ بەلای پیاویدا مەیلم نییە، بێگومان ڕاست نییە، یان ئەو کەسە پیاو نییە، پێگە پیاو بیان ئافرەت نییە. تەنها بوونی مەیل و بوونی حەز، بوونی ئارەزوو شتێکی سروشتە لە ئینسانیدا. حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم، پێغەمبەر دەفەرمێ إن الله عز وجل كتب على ابن آدم حظه من الزنا. خی گەورە نووسیویەتی کە هەموو ئینسانێک تووشی جۆرێک لە زینای دەبێ، جۆرێک لە زینا، ئەدڕەکە ذلك لا محالە، هەر تووشی دەبێ، هیچ مەجالی تێدا نییە. بەڵام دەفەرمێ فەزینە العینەینی النەظر، مەزەلەن زینای چاو تەماشاکردنە بە ئارەزووەوە طبعا، وەزینە لیسانی النطق، لیسان یعنی زینای زمان، ئەوەی کە ئینسان قسەی هەوەز بازانە بکە لەگەڵ کەسی بەرامبەردا، بەڵام یعنی ئەو کاتە گوناهەکە پێدەگوترێت گوناهی زمان، ئەوە نییە کە سەددارەکەی لێ دەدرێت لەسەری و جەڵدەکەی لێ دەدرێت ڕیا ڕەجم دەکرێت. والنفس جا دواتر ئەویان گرینگە، والنفس تتمنى، هەموو نەفسێک حەزی
ئەوە دەکا طبعا ئارەزووی خۆی تێر کات ها و حەزیشی لێتی بەڵام والفەرج يصدق ذلك أو يكذبه داوێن ئەو حەزەی تۆ بەڕاز دەجێڕێت یان بە درۆی دەخاتەوە بۆیە گرنگ ئەوەی ئینسان حەزەکەی خۆی لە حرامدا جێبەجێ نەکا ها لەنا بەنمونە حەزی ئارەزوو سرشتیە بەڵام گرنگەوەیە جێبەجێ نەکەی لەبەر خوای حەزی بەنمونە خواردن هەیە بەڵام گرنگەوەی کە گەیشتی حرامی بەسەر نەفسی خۆت دازاڵ بی وایە حەزی دەوڵەمەندی لە هەموو کەسێکدا هەیە بەڵام کە گەیشتە پارەی حرام و نانی حرام گرنگەوەیە بەسەر خۆت دازاڵ بیجاوە بۆ هەموو شتەکانی دیکەش هەروایە مەسەلەن دزی دیارە طبعا زۆری هەیە کەمی هەیە ها و مەبلەغەی کە دەستی ئینسانی لەسەر دەبڕدرێ قەتڵ کەسەکەی لەسەر دەکوژرێتەوە بەڵام خۆ پێش قەتڵش ئەزیەتدانی کەسەکەی و ناڕەحەتکردن و بریندارکردنەکەی هەر تاوانە بەڵام گرنگ طبعا مەبەستم ئینسان هەر توش دەبێ بەڵام گرنگەوەی نەیگێنێتە ئەو ئەندازەی کە ببێتە کەبائیر لەسەری بۆی ئەگەر و احتیمالی لێخۆشبوونی زۆرتر بێ طبعا ئەگەر ئینسان لەو کەبائیر و گوناهە گەورانە خۆی پاراست ئاەتی کەمان هەیە لە سوورەتی آل عمران دەفەرمێ ئین تەجتەنیبوا کەبائر ما تنهون عنه ئەگەر ئێوە لە گوناهە گەورەکان کە لێمان قەدەغە کردوون خۆتان بە دوور بگرن نکەفر عنکم سەیئاتکم گوناهە گچکەکانتان لەسەر دەستڕینەوە جا ئەو لەمەمە سەیئاتەکانن ها حاڵی الذين يجتنبون كبائر الإثم ئەوانەی خۆیان بە دوور دەگرن لە گوناهە گەورەکان طبعا فاحشە و زیناش یەکێکە لە گەورەکان ها بەڵام لەبەر قێزەونی شتەکەی ها لەبەرەوەی سلبیاتی لە شتەکانی دیکە زۆرترن و نەسل و وەسە و ژیانی مرۆڤایەتی دەخاتە خەتەرەوە وای لێ دەکەسی قەومتمانی بە کەس نەمێنێ بۆی بەجیا ئەوی هێناوە والفەواحش و ئەوانەی خۆیان لە داوێن پیسی و بەدڕۆشتی دەپارێزن إلا لەمەم تەنها ئەوەندە نەبێت کە بە ناچاری تووشی دەبن و بەدەست خۆیان نییە و ناتوانن بەسەر خۆیاندا زاڵ بن إن ربك بێگومان پەروەردیگاری تۆ لە بەرامبەر گوناهە بچووکەکاندا و لە بەرامبەر کەبائیرەکانیشدا ئەگەر ئینسان تەوبەی بکات و پەشیمان ببێتەوە واسع المەغفرە لێخۆشبوونەکەی زۆر فراوانە هو ئەعلەم خوا لە ئێوە چاکتر دەزانێت بە ئێوە خوا چاکتر لە ئێوە دەزانێت کە ئێوە چ دەکەن و وەچیتان بەسەردێ إذ أنشأكم من الأرض کاتێک کە ئێوەی دروست کردووە لە زەوی واضحە وإذ أنتم وكاتك إيوة أجنة في بطون أمهاتكم كوربلا بون لسكي دايكتاندا فيش أوي دروس ببين كآدمي دروس كرد وخواي قورا هرچين نوي آدم هيا ها هلا أزل ودزانة سدكاتو تي بسرده ها زور جار دا قلت وأقر دزانة فلان كس فلان كناهي دكاتو فلان كس دكوشه بو كسكا خوا أقر نزانة خوانيا ها خوا دزانة من سدكا متو سدكي وايا بەڵام من و تۆ خراپە و چاکەکەی بەویستی خۆمان و بە ئیختیاری خۆمان دەکەین خوا لەسەر چاکە تەوفیقت دەدا لەسەر خراپەش ڕێت لێ ناگرێ مادام بەڵام دەزانێ دەیکەی فەلا تزەکو ئەنفوسەکم خۆتان دەرونی خۆتان و نەفسی خۆتان و خۆتان بە خاوێن و بە چاک و بە باش پیشانی خەڵکی مەدەن هو ئەعلەم و هەر خوا زاناترە لە خۆتان بمن اتقا بەوەی کەچێ کەسێکی خۆپارێز و لە خواترسە لای خۆ وازحە ئەو جار خوای گەورە دێت باسی مەشهەدێکی دیکەمان بۆ دەکات پیاوێک کە لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم ها ناوی وەلیدی کوڕی مغەیرە بووە طبعا یەکێک بۆ لەو گەورە پیاوە قوڕەیشیانەی کە زۆر دژایەتی پێغەمبەری کردووە صلی الله عليه وسلم و کەسێکی زۆر فەسیح و بەلیغش بۆ لە قسەکاندا زۆربەی جار کە قوڕەیشیەکان ویسبێتیان قسە لەگەڵ پێغەمبەردا بکەن صلی الله عليه وسلم و قەناعەتی پێ بکەن ئەو وەلیدی کوڕی مغەیرەیان ناردووە چونکە زۆر زمان زان و فەسیح و بەلیغ بووە جارێکیان طبعا چووە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم دانیشتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەندێک ئایەت و قورئانی بەسەردا خوێندوتەوە ئەو وەلیدی کوڕی مغەیرە دڵی گۆڕاوە ڕەنگیشی گۆڕاوە چەندی بیری کردوتەوە لە سوورەتی مدەثیردا لە بەرامبەر ئەو قورئانەدا نەیتوانی و هیچ بڵێ بیری کردەوە شعر بێننا قسەی خۆی بێننا بەنمونە هەڵبەستراوی خەڵکی بێننا چونکە بۆ خۆی لەو شتانەدا لە قیمەدا بوو ئەگەر قسەی بەشەر ئاوا پێوە کاریگەر نەدەبوو
خەریک بوو طبعاً ببێتە ئیماندار و ببێتە مسلمان. پیاوێکی بتپەرستی لێ پەیدا بوو، گوتی ئەوە دەتەوێت واز لە ئاینی باب و باپیرانت بێنی و ڕێگای باب و باپیرانی خۆت بەسەر ڕێگایەکی ناڕاز بزانی و وا دانەی وا قەناعەتکەی کە ئێستا باب و باپیرانی تۆ هەمویان لە ناو ئاگردانە. وەلی گوتی وەڵڵاهی دەترسم خوا سزامدا. پێغەمبەر ئەویش گوتی ئەو ماڵەی کە هەتا ئەوەندە پارەی پێتە بیدە بە من، ئەمن هەرچی گوناهی هەتا هەمووی بۆت هەڵدەگرم، یعنی تۆ پارەکەی خۆت بدە بە من، ئەمنیش لە قیامەتێ گوناهەکانی تۆ هەڵدەگرم لە جیاتی تۆ، لێرە پارەی تۆ بۆ من، لە قیامەتش گوناهی تۆ بۆ من بەس ئیمان مێنە و بە دوای محەممەدی مەکەوە. دیارە خوای گەورە بە شایانی هیدایەتی نەزانیوە، بەو قسەی پەشیمان بوویەوە. وازحە؟ بەڵام وعدیشی دابوو، طبعاً پارەی داتێ، بەڵام هەندێکی کەمی دایە و دواتر وتی زۆرە نەیدایە و لی پەشیمان بوویەوە. جەباسی ئەو مەشهەدەی دەکا و دەبێتە قاعدەش بۆ هەتا قیامەتێ بۆ هەموو بەشەریەت. دەفەرمێ ئەفەڕەئەیتە الەذی بینیت ئەی محەممەد صلی الله عليه وسلم، ئەو کەسەی کە پشتی هەڵکرد لە ئیمان هێنان. ئەفەڕەئەیتە بینیت، طبعاً تەفسیری کەشی هەنا یان دڵ هەواڵم پێ بدا، دەنگ و باسی ئەو کەسم بۆ باسکە یان بەسەرهاتی ئەو کەسەت لە بیرماوە کە تەوەلا پشتی هەڵکرد. بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم بە چاوی خۆی چاوی لێ بوو. طبعاً وەک خۆشی بڵێن ئەفەڕەئەیتە ئابینیت الەذی، ئەو کەسەی تەوەلا پشتی هەڵکرد. وازحە؟ ئەو جار وەئەعطا قەلیلاً، بەخشی کەمێک لەو ماڵی کە بەڵێنی دابوو، وەئەعطا بەخشی قەلیلاً کەمێک لەو ماڵی کە وعدی دابوو بیداتە ئەو کەسەی کە گوناهەکانی لێ وەردەگرێ، بەڵام دواتر وەئەکدا ڕەزیلی کرد، گرتیەوە، هەمووی نەدایە. وازحە؟ وەئەعطا قەلیلاً بەخشی بەو کەسە کەمێک لەو ماڵی کە بەڵێنی دابوو، بەڵام وەئەکدا دواتر بەشەکەی دیکەی لێگرتەوە ڕەزیلی پێکرد. تەواوە؟ جاخوا دەفەرمێ ئەعیندەه، ئایا لەکن ئەو کەسە هەیە علم الغەیبی، زانست و زانیاری سەبارەت بە شتە شاراوەکان و فەهوە یەڕا، ئەو زانستە شاراوەی بینی بێت لەناو زانستە شاراوەکەیدا نووسرا بێ کە کەسێک دەتوانێت تاوانی کەسێکی دیکە هەڵگرێ، کەسێک تاوانی کەسێکی دیکە بکرێتەوە. خۆ قیامەت غەیبە، وایە بەهەشت و جەهەنەم غەیبن، کەسێک غەیب نەزانێ لەکنیەتی ئەعیندەه علم الغەیبی، ئەو کەسە لایەتی زانست و زانیاری سەبارەت بە شتە شاراوە و نهێنیەکان، فەهوە جا ئەو کەسە یەڕا ئەو شتە شاراوانەی بینی من. وازحە؟ بێگومان نا طبعاً ها. ئەم لەم یونەبەء بما في صحف موسى، یان ئایا ئەو کەسە خەبەری پێ نەدراوە، ئەم لەم یونەبەء یان تا ئێستا هەواڵی پێ نەدراوە، بیما یعنی بەو شتانەی فی صحف موسى کە لە ناو پەڕەکانی موسادا نووسرا بوون، ئەوانەی نەبیستون. طبعاً موسا غەیبی پێگوتراوە نەک غەیبی زانیوە، وایە چونکە پێغەمبەر بووە و خوای گەورە باسی قیامەتی و یاساکانی قیامەتی بۆ کردوون، ئەوانیشی نەبیستون. ئێستا ئەم لەم یونەبەء، ئایا تا ئێستا پێی نەگەیشتووە بیما ئەو شتەی فی صحف موسى کە لە پەڕەکانی موسادا هەبوون و نووسرا بوون. وازحە؟ و ئیبراهیمە، و هەروەها ئایا بەسەرها ئەو شتانەشی پێ نەگەیشتوون کە ئیبراهیم بۆی هاتبوون. و ئیبراهیمە یعنی ئەو شتانەشی پێ نەگەیشتوون کە لە کتێبەکەی لە سحوفەکانی ئیبراهیمدا نووسراون. کام ئیبراهیمە؟ الذي، ئەو ئیبراهیمەی وەفا کە هەموو فەرمانەکانی خوای بەڕێکی و بەچاکی وەک خۆی جێبەجێ دەکرد. وازحە؟ مەبەستی ئەوەیە ئەو پیاوەی کە بەتەمایە خراپەکانی خۆی بفرۆشێ، ئەوە هیچ طبعاً غەیبی نەزانیوە، وایە تا لە غەیبەوە پێی گوترا بێت ئەتۆ دەتوانی کردەوەکانی خۆت بە پارە بفرۆشی. وازحە؟ و هەروەها لە پەڕاوەکان کە بۆ موسا هاتوونەتە خوارێ، لەوێش طبعاً شتیوان نەنووسراوە تا خەبەرەکەی پێگەیشت بێ، وایە لە کتێبەکەی لە سحوفەکەی موسا و ئیبراهیمدا ئێستا دەیگەینێ شتێکی دیکە نووسراوە کە ئەو پێی نەگەیشتووە.
هەموو دەفەرمێ ئەم لەم یونەبە ئاپەی نەگەیشتووە بما في صحف موسى وإبراهيم ئاوایە بۆ خۆی بەو شتانەی کە نووسراون لەو صحف و پەڕانەی کە بۆ موسا و ئیبراهیم هاتوون الذي وفى ئەو ئیبراهیمەی کە فەرمانەکانی خوای بە تەواوی وەک خۆی جێبەجێ کردووە. وازحە چ شتێک بوو ئەوەی کە لە صحوفەکانی موسا دانووسراون و لە ئیبراهیم دانووسراون و جارێکی دیکەش لە قورئاندا تەکیدیان لەسەر کراوەتەوە ئەو یاسایە ئەللا تەزیڕ وازیرەة وزر ئوخرى لە صحوفیش ئیبراهیم و موسای و لە قورئانیشدا کراوەتە قاعیدە ئەللا تەزیڕ هەڵناگرێت وازیرەة هیچ بار هەڵگرێک یعنی هیچ کەسێک وزر ئوخرى کۆڵ و گوناهی کەسێکی دیکە. ئەو قاعیدەیە لە هەموو کتێبە ئاسمانیەکان بڕیاری لەسەر دراوە بەس ئەو دیارە نەیبیستون یا باوەڕی پێنینە. واضحە ئەللا تەزیڕ یعنی ئاگادار بن هەڵناگرێ وازیر کەسەکەیە یعنی کۆڵ هەڵگر بار هەڵگر وزرە کۆڵ و باری گوناهی ئوخرا کەسێکی دیکە. واضحە کۆڵ و باری گوناهی کەسێکی دیکە. ئەوە یەک قاعیدە. واضحە قاعیدەیەکی دیکە ئەوەیە کە دەبێ بیزانین وأن ليس للإنسان ما سعى ئەوەش لە هەموو کتێبە ئاسمانیەکاندا نووسراوە بێگومان نییە بۆ هیچ مرۆڤێک لە قیامەت إلا ما سعى تەنها وأن ليس للإنسان إلا ما سعى. قاعدەی دووهەم یاسای دووهەم ئەوەیە کە بە بێگومانی نییە بۆ هیچ مرۆڤێک تەنها ئەو شتە نەبێت کە بە هەوڵی خۆی و بە ماندووبوونی خۆی بەدەستی هێناوە. واضحە ئەو ئاەتە لە مەذهەبی ئیمامی شافعیدا بەڵگەیە لەسەر ئەوەی کە مردوو تەنانەت فاتحا و قورئان و هەموو شتانێک کە دوای خۆی بۆی دەکرێت بۆی ناچن جگە لەو چەند شتانە نەبێت کە لە حەدیثی پێغەمبەر داهاتوون صلی الله عليه وسلم کە دەفەرمێت مردوو کە مرد کردەوەکانی کۆتاییان پێدێ ئیلا لە سێ ڕێگاوە نەبێت سەدەقەی جاریە منداڵی ساڵح کە دوعای بۆ بکە وایە یان علم ينتفع بها زانستێک کە خەڵک سوودی لێبینی بێت لە ئەسڵدا ئەوەش هەر کردەوەی خۆیەتی وایە ئەوەش هەر هەوڵی خۆیەتی چونکە منداڵەکەی خۆینی ئەو ئەگەر پەروەردەی کردبن و دوعای بۆ بکەن بە کەڵکی دێها علمەکە دیسان هەری خۆیەتی لە قیامەتت معلومە طبعا نە چاکەی کەس بۆ کەسێکی دیکە دەچێت نە خراپەی کەسیش بۆ کەسێکی دیکە دەچێت وش قاعیدەیەکی دیکەی وأن ليس للإنسان إلا ما سعى نییە بۆ هیچ مرۆڤێک تەنها ئەوە نەبێت کە بە هەوڵ و ماندووبوونی خۆی بەدەستی هێناوە. واضحە وأن سعيه بێگومان هەوڵ و ماندووبوونەکانی ئەو کەسەش کە چاکەکەی کردووە یان خراپەی کردووە سەوف یوڕا لەمە دوا دەبیندرێن یعنی چی؟ هیچ خوا دەیانبینێ یعنی دەیانبینێت و لەسەری ئاەتەکەی دیکە پێمان نەتیجەکەمان پێ دەڵێ وأن سعيه بێگومان هەوڵ و کۆششی ئەو کەسە سەوف لەمە دوا کە قیامەتە یوڕا دەبیندرێن. جا ئەوە بۆ ئیمانداران مژدەیە وایە وهروەها بۆ کەسە خراپەکار و تاوانکارەکانیش هەڕەشەیە چاکەت کردوێ دەیبینیەوە وایە خوش دەیبینێ مەلایکەتەکانیش دەیبینن خەڵکیش دەیبینێ کە کردەوەکانت دەکێشرێن و بە پێشچاوی خەڵکی دەچێ بەهەشتێ و خراپەشت کردبێ خۆشت دەیبینی مەلایکەت و فریشتە و خوا و هەموو خەڵکیش دەیبینێ. واضحە وأن سعيه بێگومان هەوڵ و کۆششی ئەو کەسە کە لە دنیادا کردوێتی جا چاک خراپ فەرقی نییە سەوف یوڕا لەمە دوا دەبیندرێت. واضحە ئەو جار هەر بینینەکەیە نە ثم پاشان یجزاه پاداش دەدرێتەوە الجزاء الأوفى بە پاداشتێکی هەرەتەوە. جا ئەوەش دیسان دەکرێت ئەگەر بۆ کافری لێ بڵێن چی سزا دەدرێ بە سزایەکی تەواو بە قەدر کردەوەکانی وەگەر بۆ ئیمانداری بێ دەڵێن پاداش دەدرێتەوە ئەو ئیماندارە بە پاداشتێکی تەواو ثم يجزاه الجزاء الأوفى پاشان سزا دەدرێت ئەو مرۆڤە ئەو ئینسانە کە لە دنیادا هەوڵی داوە ئەگەر خراپەکار بێ الجزاء الأوفى بە سزادانێکی تەواو. ئەگەر ئیماندار بێ دەڵێن ثم يجزاه پاشان پاداشتی دەداتەوە خوا
پاداش دەدرێتەوە الجەزاء الأوفى بە پاداشتێکی هەرە تەواو. ئەمجا دەفەرمێ وأن إلى ربك المنتهى بێگومان بۆ لای پەروەردیگارتە ئەی محەممەد صلی الله عليه وسلم المنتهى کۆتایی هەموو شتەکان، سەرنجامی هەموو شتەکان، چاکەکار و خراپەکار. وأن بە بێگومانی إلى ربك بۆ لای پەروەردیگاری تۆیە ئەی محەممەد صلی الله عليه وسلم المنتهى کۆتایی هەموو شتەکان، سەرنجامی هەموو شتەکان. واضحە؟ ئەو جار خوا دەفەرمێ وأنه بێگومان ئەو خوایەی تۆ هو ئەو زاتەیە أضحك وأبكى. أضحك يعني چی؟ يعني خەڵکی دەهێنێتە پێکەنین و هەروەها دەشیان هێنێتە گریان، کە دەکرێ بڵێن مەبەستیەوەی هەر ئەو دەتوانێت ئینسان دڵخۆشکە زەردە بێتە سەر لێوی و دەتوانێت دڵشت ناخۆشکە ئینسان گریانی بێ. و تەفسیرێکی دیکەی ئەوەیە دەفەرمون وأنه هو أضحك خوا ئەو زاتەیە کە لە دنیادا عادەتەن چێ پێدەکەنێ؟ خەڵکی خراپەکار و تاوانکار و دنیای دڵی خۆشە و ئیماندار لە دنیا دەگرێ، کافر عادەتەن زۆرتر دەگرێت و پێدەکەنێت و ئیماندار زۆرتر دەگرێ. ئەی لە قیامەتێ بە پێچەوانەوە ئیماندارەکە پێدەکەنێت و بۆیە دەکرێت بڵێن خوا ئەو زاتەیە دێنێتە پێکەنی هەروەها دەشێنێتە گریان. کافران لە دنیادا دێنێتە پێکەنی، ئیمانداران لە قیامەتێ، و ئیمانداران لە دنیادا دەهێنێتە گریان، ویان لێ دێ بگریان لە ترسی خوا و بەڵام لە قیامەتێ پێدەکەن و دڵخۆش دەبن. کەواتە گرنگ نییە دڵخۆشکردن و طبعاً پێکەنین ڕەمزی دڵخۆشیەیە، وایە عادەتەن طبعاً ها و گریان ئەو پێکەنینەی کە تەسەنوع نەبێ ها بە تۆبزی نەبێ حتما لە دڵخۆشیانەوەیە، وایە وە گریانیش ئەگەر ئەوە بێ یعنی دیسان ئەویش تەسەنوع و تۆبزی لەخۆکردن نەبێ نیشانەی خەفەتیە. وأنه هو أضحك وأبكى وأو خوايا أو ذاتيك هر أو دتواني مرۆڤ بێنێتە پێکەنی بەو معنای دڵخۆشیکە و دەتوانێت بهێنێتە گریان و دڵ ناخۆشیکە. وأنه بێگومان هەر ئەو خوایە هو ئەو ئەماتە و ئەحیا دەمرێنێت و دەژێنێ، ژیان و مردنش طبعاً هەر بەدەستی ئەوە، وایە وأنه بێگومان هەر ئەو خوایە ئەو زاتە ئەماتە و ئەحیا دەژێنێت و دەمرێنێ. ئەو جار وأنه بێگومان هەر ئەو خوایە خەلق الزەوجەینی دروستی کردووە دوو ڕەگەزی دوو جۆری کە بریتیە لە چی؟ لە الذەکەر والئونتا، لە نێرینە و لە مەینە لەناو هەموو دروستکراوەکاندا، نەکە لەناو بەشەردا لەناو مرۆڤدا. وازحە؟ وأنه بێگومان ئەو خوایە خەلق الزەوجەینی دروستی کردوون دوو ڕەگەز دوو جنس کە بریتین لە ڕەگەزی نێر و لە ڕەگەزی مێ لەناو هەموو دروستکراوەکاندا. وازحە؟ لە چی دروستی کردوون؟ ئەو نێرومەیانە من نوطفەتین لە دڵۆپەیەک ئاو مینەت یعنی لە بەشێک لە دڵۆپە ئاوێک، بەڵام چ کاتێک ئیدا تومنا کاتێک کە بەتەکان لە پشتی پیاوەوە دەخرێتە ناو ڕەحەمی ئافرەتەوە، ئاوێکی فرەدراو بەتەکان لە دڵۆپە ئاوێک کە ئیدا تومنا کاتێک کە هەڵدەدرێتە ناو ڕەحەمی ئافرەتەوە، لەوێش لەگەڵ هێلکەدانێک کە لە سینەی ئافرەتەکەی دێتە خوارێ مرۆڤەکە نێر یامێ طبعاً خوای گەورە دروستی دەکات کە ئەو مادەی ئەو شتەی کە نێرومەیەکەی لێ دروست دەبێت هەر یەک شتە تۆوەکە سەیریکە هەر یەکە، بەڵام خوای گەورە ئیرادەی لەسەر بێ هەندێک لەو خەلیە و گەرانەی کە لە ناو نوتفەکەی داهەنە نێرن هەندێکیان مێنە، خوای گەورە حەزی لێبێ نێرەکەی دەپیتێنێ، حەزی لێبێ مێینەکەی دەپیتێنێ کە نێرە و مێایەتی طبعاً پێیوەستە بەچیەوە؟ بە پیاوەکەیەوە نەک بە ئافرەتەکەیەوە. ڕەگەزەکە تۆوی پیاوەکەی طبعاً لە ناو تۆوی پیاوەکەیدایە
نەک لە ئەوەی ئافرەتەکەی. تەوان ئەوەی ئافرەتەکەی تەنها لەگەڵی دەپیتێنرێ. دیاریکردنی نێرە و مێش تەوان بەدەست خوای گەورەیە، بەدەست هیچ کەسێکی دیکە نییە. من نوطفەتین، لە دڵۆپە ئاوێک خوای گەورە ئەو نێرە و مێیەی دروست کردوون. ئیدا تمنا کاتێک کە ئەو دڵۆپە ئاوە هەڵدەدرێتە ناو ڕەحەمی ئافرەتەوە. وأن عليه بێگومان هەر لەسەر ئەو خوایەشە النشأة الأخرى دروست کاتەوە مرۆڤ جارێکی دیکە. وازحە؟ کەس ئێستا ئینکاری ناکە کە خوا دروستی کردووە، وایە لە دنیادا، و ئەوەش کە دروست دەبێ خوا دروستی دەکا. چۆن کە دروست بووین خوا دروستی کردوین و ئەوەی ئێستا دەبێ خوا دەیبێنێت لە قیامەتش کە ویستی لێبێ، جارێکی دیکە هەر ئەو خوا دەتوانێت مرۆڤ زیندوو کاتەوە. وأن عليه بێگومان لەسەر ئەو خوایەیە، یعنی خوای گەورە کردوویەتی ئەرکی خۆی، ئیشی خۆی، کە النشأة الأخرى کە مرۆڤ جارێکی دیکە سەر لە نوێ دروست کاتەوە. چۆن دروستی کردووی واجبیشی کردووە، حتمما جارێکی دیکە دەبێت دروست بکرێەوە، کەس نییە بمرێت و جارێکی دیکە نێتەوە. وأنه بێگومان هەر ئەو خوایە، هو ئەو زاتەیە ئەغنا کە دەتوانێت دەوڵەمەندت کات، واد لێ بکات و بە بەشی خۆت ڕازی بیتەوان، و ئەقنا و دەتوانێت خەڵکیش فەقیرکە. وازحە؟ هەندێکی دەفەرمون وأنه هو ئەغنا، و ئەو زاتەیە کە مرۆڤ دەوڵەمەند دەکاوە. ئیبن عەباس دەفەرمێت و ئەقنا دوای دەوڵەمەندکردن واشی لێ دەکا بە بەشی خۆی قەناعەتی هەبێت و ڕازی بێ. مەرد و تەفسیرەکەی هەن، هەن دەفەرمێت ئەغنا یعنی دەوڵەمەندکردن، ئەقنا یعنی فەقیربوون. هەندێک دەفەرمون ئەغنا یعنی بێنیازکردن لە خەڵکی، و ئەقنایەکەش یعنی ڕازیبوون بە بەشی خۆت. هەردووشی دەبان هەر بەدەستی خوایە بێگومان. وأنه بێگومان ئەو خوایە، ئەو زاتەیە کە ئەغنا و ئەقنا دەوڵەمەند دەکات خەڵکی و یا هەژاری دەکا یا وای لێ دەکا بە بەشی خۆی ڕازی بێ. وازحە؟ وأنه بێگومان هەر ئەو خوایە، هو بەتەنها رب الشعرى پەروەردگاری ئەستێرەی شیعرایە. شیعرا هاوی لە وڵاتی ئێمە پێ دەوترێت ئەستێرەی گەلاوێش. کاتی خۆی لە ناو عەرەباندا هێندێک لە تیرەکان طبعاً ئەو ئەستێرەیان پەرستۆ و عیبادەتیان بۆ کردووە کە لە هەموو بە قیاسی خواکانی دیکە، خوا درۆینەکانی دیکە لە هەمووان بەرچاوتر و جوانتر بووە. ئەستێرەش بێگومان لە ئەوەکانیوی، بەڵام ئێوە گەر یعنی ئەستێرەی شیعرا و گەلاوێشتان پێ ئەستێرەیەکی جوانە و پێتان وایە شانی ئەوەیە بە پیرۆز و بە مقەدەسی بزانن، ئەی خالیقی ئەوی، دروستکەری ئەوی خوایە. خۆ ئەگەر بۆ خۆی پیرۆز بێ خالیقەکەی وایە. وأنه بێگومان ئەو خوایە، ئەو پەروەردگاری ئەستێرەی شعرا، ئەستێرەی ئەوەی لە وڵاتی پێ دەوترێت گەلاوێش. وأنه بێگومان هەر ئەو خوایە ئەهلەکە لە ناوی بردوون کاتی خۆی عادەنی الئولا، گەلی عاد، ئەوانەی کە لە سەرەتای دەستکردنەوە بە ژیان، طبعاً دوای قەومی نوح سەریان هەڵدا و یەکەم قەومیش بوون دوای قەومی نوح کە خوا هێنانیە سەر زەوی و دواتریش لە ناوی برد. وازحە؟ دەنایە قەومی عادمان هەیە، قەومی عادی ئولا و ثانیمان نین، ها یەکەم و دووەم، ئەوەل و ئاخیر یەک قەومی عاد هەیە. بەڵام دوای ئەوەی کە نوح لەسەر لە کێوی جوودی نیشتەوە و نوح وەفاتی کرد، یەکەم قەومی عاد بوون کە خوا پێغەمبەری هودی بۆ ناردن، و دواتریش یەکەم قەوم بوون کە خوا لە ناوی بردن. بەس کێ لە ناوی بردن؟ خوا. بەچی لە ناوی بردن؟ لەگەڵەوەی کە زۆر بەهێز و بەتوانا و بەقووت بوون، بە ڕەشەبایەکی بەهێز لە ناوی بردن. وأنه بێگومان ئەو خوایە لە ناوی بردوون کاتی خۆی قەومی عادی سەرەتا، و ثەموودا و هەروەها گەلی ثەموودیشی لە ناو بردن. چۆنی لە ناو بردن؟ ئەوان بە سەیحە و دەنگێک کە لەرزەی دروست کرد، فەما ئەبقا یەک دانەی لێ نەهێشتنەوە، یەک دانەش لە خراپەکارەکە. ئەوە هەموویان هەڕەشەن بۆ بتپەرستەکانی مەککە. و ثەموودا گەلی ثەموودیشی لە ناو برد خوا کە پێغەمبەرەکان ساڵح بوو، فەما ئەبقا نەیهێشتەوە لێیان هیچ کەسێک. تەواوە؟ و قەومە نوحین و هەروەها گەلی نوحیشی لە ناو بردە بوو خوا من قبل پێش ئەوە. و قەومە نوحین گەلی نوحیشی لە ناو برد، بەڵام کەنجن
من قبل بيش أو قلانا بيش قوم عاد وقوم ثمود إنهم بيقمان أوان يعني شيء يعني قوم عاد قوم ثمود قوم فرعونش هوكاري لناوتونا كان أوبو هم أظلم وأطغى أو استمكارترين ياخيترين بون عندك دفرمون مبستي هرسي قومك يا عندك يش دفرمون مبستي قوم نوح لقوم عاد وثمود سركشترو ياخيتر بون إنهم بيقمان أوان يعني قوم نوح يعدك ريبلين أو سيتيرانا كانوا هم أوان ببيقماني الظلمة استمكارتر بون باشا وأطغى وهروا ياخي تريج بون زور تريج لأمر إخواي قبل ياخي بون كنوح پیغمبر سلام إخواي لبيت چند سال 950 سال لناويان دابوا دفرمون بجورك سزان داوا جاري واهي هندل ليان داوا لحركان خستوا لجولان خستوا بمردوي بجان هشتوا دواتر خواني كشتوا دەڵێن هەر یەکیان کە منداڵێکی دەبوو حاڵین کە منداڵێکی دەبوو فێری قسان دەبوو هەستی بیرکردنەوەی پەیدا دەبوو دەستی دەگرت دەیبرد لە بەرامبەر نوحیدا ڕای دەگرت دەیگوت ئاگادار بە ئەوە نوحە پیاوێکی ئاوایە کە منیش لەدایک بووم بابم ئاوای پێگوتوم بۆی وریای بم ئەتۆش ئاگاد لێبێ کە من نەمام و ئەتۆ گەورە بووی نەتخەڵەتێنێ و فریوت نەدا هێندە خراپ بوون ئینەهم بێگومان ئەوان جاوە ناڵم دەکرێت بڵێن ئەوان مەبەستی سێ تیرەکە بن وان ئەگەر مەبەستی هەر سێ تیرەکە بێ یعنی ئەوان لە خەڵکی مەککەی زاڵمتر و یاخیتر بوون و ئەگەر مەبەستی قەومی نوح بێ یعنی قەومی نوح لە قەومی عاد و ثەمود ستەمکارتر و یاخیتر بوون ئەو جار وەالمؤتەفیکەتە و هەروەها ئەو ئاوەدانیانەی کە ژێرا و ژوور کران کە ئەهوا خوای گەورە بە لەسەر زەوی بە عەرزەی دادان ئەوە قەومی چێە لوط کە جیبریل سەلامی خوای لێبێت بە باڵێک ئاوەدانیەکانی هەڵگرت دواتر لە ئاسمانی ڕا ژێرا و ژوور بە عەرزەی دادان حاڵین وەالمؤتەفیکەتە ئەو ئاوەدانیانەی کە ژێرا و ژوور کران و ئەهواها لە بەرزایی ڕا بە عەرزەی دادرا وازحە جا فەغەشاها ئەو ئاوەدانیەی داپۆشی ما غەشا ئەوەی کە دایپۆشی خوای گەورە بەردی بەسەردا باراندن ئەو هیچ ئاوەدانیەکەی سەرەوە بن کرد وایە بەردەکانی بەردی بەسەردا باراندن بۆ هەر یەکەیان بەردێکی پێشتر لە سوڕەتەکانی کە باسمان کرد نیشانەکراو و دواتر خوای گەورە ئەو شوێنەی ڕەش کرد و وەک دەڵێ ڕەنگی عقوبە و سزای پێوە هێشتەوە فەغەشاها ئەو ئاوەدانیەی داپۆشی ما غەشا ئەوەی کە دایپۆشی یعنی مەبەستی سزاکەیە طبعا ئەوجا خوا دەفەرمێ فەبئەیی ئالائی ڕەبیک بەکام لە نیشانەکانی پەروەردیگارت ئەی محەممەد صلی الله عليه وسلم یا ئەی مرۆڤ ئەی ئینسان تەتەمارە ناکرێت بۆ پێغەمبەری بێت چونکە پێغەمبەر گومانی نەبووە دەبێ بڵێن مرۆڤ بەکام لە نیشانەکانی پەروەردیگارت ئەی ئینسان ئەی مرۆڤ گومانت هەیە و لی دوو دڵی و بڕوات بینێ وازحە بەکام لە ئالا نیشانەکانی ڕەبیکە پەروەردیگارت تەتەمارە دەکەویە گومان و دەکەویە قەلەق و دوو دڵی وازحە هذا ئەوە یعنی ئەو محەممەدە ئاگادار بن صلی الله عليه وسلم نەذیر ترسێنەرێکە من النذر الأولى لە ترسێنەرەکانی پێشوو هذا نذير ئەوە ترسێنەرێکە من النذر الأولى لە ترسێنەرەکانی پێشوو وازحە یعنی یەکێکە لە پێغەمبەران کە پێشتر هاتوون بۆ ترساندن و ئاگادارکردنەوەی خەڵکی وازحە ئەو جار پێیان دەڵێت ئەزیفەتی الئازیفە ئاگادار بن نزیک بۆتەوە ئازیفە یعنی ئەو ڕووداوەی کە زۆر لێتانەوە نزیکەکە قیامەت نزیک بۆتەوە ڕووداوە نزیکەکە چونکە هەر هاتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خاتەمی ئەنبیایە کۆتایی پێغەمبەرانە ئەو جارە ئەوە کە مانگی بەدەستی لەدەبوو نیشانەی کۆتا و نزیک بوونەوەی قیامەتن وازحە ئەزیفەتیل نزیک بۆتەوە ئازیفە یعنی ڕووداوە نزیکەکە کە قیامەتە
أو جار ليس لها نية بو أو روداوة من دون الله جگە لە خوا کاشفە کەسێک بتوانێت ناڕەحەتی و ناخۆشیەکانی لا ببا لەسەرتە. ئەگەر خوا ڕەحمت پێ بکا و خوا پەناتدا و خوا لە مەترسیەکان بتپارێزێت دەنا ئەگەر هات کەس ناتوانێت بتپارێزێت. ليس لها نییە بۆ ئەو ڕووداوە من دون الله جگە لە خوا کاشفە کەسێک بتوانێت ناڕەحەتیەکانی لا ببا لەسەرت. واضحة؟ أو جا فرمي أفمن هذا الحديث تعجبون آية إيوا لو قسيا سرطان صور دمينك قرآن أفمن هذا الحديث آية لو قسانيك محمد صلى الله عليه وسلم بوتان دكاتو بسرطان دا دخوينيتوا تعجبون سرطان صور دميني سرطان صور دميني بمعنى أويك بخصي خواي نازانن يان واتان لدن قالطي بيبكنو بيرا بويرن. أفمن هذا الحديث تعجبون آية ولو قسيا كبو محمد هات صلى الله عليه وسلم أو يجبوتان دخوين توا سرطان صور دميني أو زار وتضحكون كاتك بوتان دخوين توا بيدا كانن ولا تبكون ناقرين. أصل أوي إنسان كقرآن بس داخوين درايوا بتايبت كباسي عذاب وسزاو قيامة دواروج وعقوبة إنسان قرياني بيتها پیغمبر دفرمی صلی الله علیه وسلم که او آیاتانتان خوێندنەوە بگرین ئەگەر گریانت نەهاتێ خۆتان بگرێنن. چۆن ئینسان دەتوانێت خۆی بگرێنێ؟ طبعا بە تایبەتی لە تەنیاییدا بە تیکرارکردنەوە و دووبارەکردنەوەی ئەو ئاەتانەی کە جێگای ترس وتەضحەکوونەوە سەرزەنشتەها پێ دەکەنن کە ئەوان عادەتیان وابوو کە ئاەتیان بۆ دەخوێنرایەوە باسی جەهەنەمێ لە قاقان دەدا چ جەهەنەمێک چ سزایەک چ عقوبەیەک ئەو جار نەش دەگریان. وأنتم سامدون إيوة كسانكي غافل بأغاو بهوشن لبرانبر قرآن دا وقوي كجنبه وأنتم سامدون إيوة كسانكي هم بأغاو بهوشن لكاتي قرآن خوين نودا هوشو زين تان لسريني ونازانا تشداليتو تباسا. واضحة؟ بوي اللجياتي إيوة ويقول ربي إيمان داران دا فرمي فاسجدوا لله ئەگەر گوێتان لە قورئان و لە ئاەتەکانی خوا بوو کڕنۆش بۆ خوا ببن لە بەرامبەر خوادا ملکەز بن و وەعبودوا تەنها خوا بپەرستن لە جیاتی لات و عوزا و ئەو مەنات و شوعرا و ئەو خوا درۆینانەی کە هەتانە. فاسجدوا لله کڕنۆش ببن بۆ خوا و وەعبودوا و هەروەها خوای گەورەش بپەرستن بەتەنها. صلی الله على سيدنا محمد.